پلانێکی بەغدا بۆ دەرهێنانی داهاتی خاڵە گومرگەکان لەژێر دەسەڵاتی حکوومەتی هەرێمە ئاشکرا دەکرێت. تەیب سامی بۆ ناردنی موچەی مانگیدا سێ داواکاری لە حکوومەتی هەرێم هەیە. حکوومەتی سووریا و هێزەکانی سووریای دیموکرات هەسەدا لەسەر یەکگرتنی هێزە سەربازیەکان ڕێکەوتن. حکوومەتی عێراق داوای جێبەجێکردنی پلانی گومرگی پێشوەختە لە دەواازە سنووریەکانی هەرێمی کوردستان دەکات. بەرپرسانی هەرێمیش پێیان وایە جێبەجێکردنی ئەو پلانە دەواازە سنووریەکان دەگۆڕێت بۆ شوێنی پەڕینەوە. سەرچاوەیەکی باڵا و نزیک لە وەزارەتی دارای حکوومەتی هەرێمی کوردستان با پێگەی پەنجەرەی ڕاگەیاندووە بە پێی پلانەکەی عێراق ئەو بازرگانانەی لە دەواازە سنووریەکان بازرگانی دەکەن دەبێت پێشوەختە گومرگ بخەنە سەر هەژماری بانکی عێراق. سەرچاوەکە دەڵێت ئەمە پارەی گومرگ لەژێر کۆنتڕۆڵی هەرێم دەردەهێنێت. ئیشی دەواازەکان تەنها دەبێتە وردبینی کاڵا و شتومەک. تەیب سامی وەزیری دارایی عێراق بۆ موچەی مانگی دەی فەرمانبەران و موچەخۆرانی هەرێم سێ داواکاری یاراستەی هەرێم کردووە. سەرچاوێکیش زانیاری زیاتر لەو بارەیەوە ئاشکرا دەکات. با گوێرەی زانیاریەکان تەیب سامی داوای کردووە کە هەرێم 120 میلیارد داهاتی نانۆتی بۆ بەغدا بنێرێت لەگەڵ تەرازووی پێداچوونەوەی مانگینۆ تا بزانێت ئەو پارەی بۆ موچەی ئەو مانگانە ڕەوانەی هەرێم کراوە چۆن خەرج کراوە. داواکاریەکەی تەیب سامی بۆ ئەوەیە تاوەکو بزانێت بڕی نەوتی هەناردەکراوی هەرێم بەبێ کێشە دەڕوات و ئەگەری هیچ گرفتێک ڕوو نەدات بە دڵنیاییەوە هەفتەی داهاتوو موچەی مانگیدا بۆ هەرێم دەنێردرێت. سەرچاوەیەکی ئاگادار لە حکوومەتی سووریا بە میدیاکانی ڕاگەیاندووە حکوومەتی سووریا و هێزەکانی سووریای دیموکرات هەسەدا لەسەر یەکگرتنی هێزە سەربازیەکان گەیشتوونەتە ڕێکەوتن و تەنها ڕاگەیاندنی ماوە. ئەو سەرچاوەیە ئاماژەی بەوەش کردووە لە چەند ڕۆژی داهاتوودا ڕێکەوتن و چۆنیەتی تێکەڵکردن یاخود یەکگرتنی هێزەکانی هەسەدە و حکوومەتی کاتی بە فەرمی ڕادەگەێنرێت. ئەوەش هاوکاتە لەگەڵەوەی کە بەردەوام پێکدادان و گرژی لە نێوان هێزە سەربازیەکانی حکوومەت و هەسەدا ڕوو دەدات. لە چەند ڕۆژی ڕابردووشدا مەزلوم عەفدی فەرماندەی هەسەدا جەختی لە جێبەجێکردنی ڕێکەوتنی دەیازار کردەوە.